بازاڕی شاری سلێمانیا هاوڵاتیان بە شێوازێکی کەم دەبینرێن کە کەرەسەی خۆپاراستنی ڤایرۆسی کۆرۆنا بەکاردەهێنن و پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن. ڕاستی کۆرۆنا هەم لە سوید هەم لە هەموو دەوڵەتەکان گردووە خەڵ لە پێش چاو خەڵکە و خەڵک ئێرانی دیوە ئێران هاوسنوورمانە نێزگا ڕەنگە خەڵکی بەگاڵتە ێزانێ بەڵام دڵنیا بەرەوە دڵنیا بە ئینسان خۆی پارێزێت عیب نییە. ئێستا من دەستم وارێکم هەر کەسێ بێڵێم کاکە گیان مێ پێشەوە عیب نییە لەبەرەوەی هەم خۆمە پارێزم هەم خەڵکیشە پارێزم هەم ماڵ و مناڵی خەڵکیشە پارێزم. ڕێنمایەکانی تەندروستی باشتر وایە پابەند کرێت چکە هیچی تێ ناچێت هەموو ئیشەکەی ئەمێک دەمامکە بۆ پاراستن لە چارەسەرکردن باشترە مەفروضە ئەو هاوڵاتانی کە دوکانیشان کردێتەوە تێگەی دائیمە دەمام بکەن و ئەو کەسانی کە دێنە بازاڕەوە حەز بە بازاڕەکەن حەز بە بوونی بازاڕەکەن کە لە کەرەنتینە نەجاتمەوە بۆ شکر بۆخوا بەدەمام بچێکی بەسیتەوە بکرێت و بۆ پاراستن زۆر باشترە. بەنسبەت ڤایرۆسی کۆرۆناوە کێشەکە ئێستا بۆ بە کێشەیەکی ڕاستەقینە یعنی کێشەیەکی جدیە خەڵکانێکی زۆر لە خستەخانە پاڵکۆتون بەوەی ئەم نەخۆشیەوە هیوادارم کەوا خەڵک خۆی بپارێزیە و ئاگای لە خۆی بێ و خۆپارێزی بکا لەبارەی ئەم نەخۆشیەوە. زۆرینەی کاسبکاران و فرۆشیاران ڕۆژانە بەرکەوتنیان لەگەڵ هاوڵاتیاندا هەیە دەڵێن پێویستە لەسەر هەر تاکێکمان ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەین لە پێناوت پاراستنی تەندروستی هەمووان. پاراستن دەرماوە تابێ بەکەمان بکەون دەمام کە هاوەستین ئیتر تۆزێ دوور ئەوەستین لە مشتێکە کێتە ناو دوکانەکەەوە وەکو جاران تەوخە و ئەم لە ئەولانیا بۆ تاقیمکردنی دەستیش جێڵ و قۆڵنیاکەمان لایە پێی تاقیمەکەین بەدایمی ئەگە خوا نەخواستە من توش ببم ئەگە خەمی خۆشم نەبێ من کە چوومە بۆ ماڵەوە مناڵەکانم تووشە ئیتر چۆنە بێ پابند نەبێ بێ زۆر پابندیش بێت. ڕاستیە بێ ڕەچاوی ڕێنمایەکان کەین وەکۆی کە لایەنە تەندروستیەکان باسیەکەن وەکو دەستکێش و کەمامە و ئەوانە لەبەرەوەی کە ئێمە ڕۆژانە بەرکەوتەمان لەگەڵ خەڵکانێکی زۆرە هەیە پێویستە دەوام بەکاربێنین بەڕاستی نەخۆشیەکە هەیە شتێکی خراپە من خۆم خزم و کەسمێ لە خەستەخانن لە تاقیگەن ئەڵێن هەیە هەنێک کە زێ باوەڕی پێ ناکەن لەگەڵ ڕێزمە لە نەسەقافەتی خۆیانە. ڤایرۆسی کۆڤید-19 لە ئێستادا لە ئاستێکی مەترسیداردایە و ڕۆژانە چەندین هاوڵاتی ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە دەبنەوە ئەوەی پێویستە ئەنجامی بدەین خۆپارێزی و تاکپارێزیە لە پێناو تەندروستی خۆمان و خێزانەکانمان و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەین. هێژین لەتیف گەلی کوردستان سلێمانی.